ئازیزان لەگەڵتان بەردەوامی نوۆچینەتەوەری یەکەمی بەرنامەکەمان ئەکرێت بڵین هەندێک ناو هەن کە تەنیا ناو نین لە ناو لاپەڕەکانی مێژوودا بەڵکو ئەکرێت بڵین ناسنامەی شارێکن یان ڕۆحی سەردەمێکن. ئەم شەو بینەری گەشتێکە بین لەسەر شاشە ڕەنگینەکەی کورتسات کە ئەکرێت بڵین کورتسات بۆ یەکەمین جارەکە وەکو یەکەم میدیا لەسەر ئاسی کوردستاندا ئەو بیوەری هەبێت کە دەست بۆ کارێکی لەو جۆرە بەرێت کار لەسەر دیوکۆدرامیە بکات لەسەر ئەو کەسایەتیە. گەشتێکین بۆ ناو قوڵای عیرفان و ئەو حکمەتە نورانی کە ساڵانێکە ناسنامەی شاری سلێمانیە. دەستگای میدیای کورتسات بە هاوکاری ناوەندی هونەری زەنێ دۆکیۆدرامیەکیان ئامادە کردووە لەسەر ژیان و لەسەر هەندێک لە خاڵە شاراوەکانیان هەندێک لە لایەنە شاراوەکانی ژیانی چلەکێش و زاهید و ئەزموندار حاجی کاگ ئەحمەدی شێخ کە ئەوەی کەس لە سەرەتایە وتم کە ئەمە بۆ یەکەمین جارە بە شێوەیەکی هونەری زۆر ئازد بەرز کارێکی دیوکۆمنتاری لەم جۆرە بێتە بەرهەموو و کارێکی لەم جۆرە بەرهەم بهێنرێت لە سەرێکێک لە میدیاکان یان لە شاشە کوردیەکانە. ئەوەی کە گرنگە ئەم شەو کارەکە دابەزێت و پێویستە هەمومان بینەری ئەم کارە بین، کارێکی جوان و ناوازەیە. من ئێستا تەوەری یەکەمی بەرنامەکەم لەسەر ئەم دیوکۆدرامیەیە قسە لەسەر بەرهەمێنانی ئەم دیوکۆدرامیەکەین و لەگەڵ یەکێک لە دەرهێنەرەکان کە ڕەنج حاجیە دەرهێنەرە لە ناوەندی هونەری زەنێ بۆ کاری دیوکۆدرامی. کار ڕۆنسلااو لێ بەخێر بیت. زۆر سپاس دەستان خۆش بێت، کارێکی جوان و ناوازە ئەوەی کە من بینیم و ئەوەی کە شەوێکیش هاتم لەگەڵتانە ئامادە و ڕاستەکەی کاری دیکۆدرامی کاگ ئەحمەد یەکێکە لەو کارانی کە ناوەندی هونەری زەنێ شانازی پێواکە. هیوادارم بینەرانی کورتسات ئەم شەو بینەری بن بۆی چێژ ببین لەم کارە جوانە. دەستان خۆش بێت. ئەم بیوەریە لەکوێوە هات؟ هەم ئێوە وەکو ناوەندی هونەری زەنێ هەمووکو دەستگای میدیای کورتسات کار لەسەر کەسایەتیەک بکەن 200 و ئەوەندە ساڵ پێش ئێستا دروست بکەنەوە تەواوی دیمەنەکان پێکاتبێت لە زیاد لە 200 ساڵ پێش ئێستا کەمە دیمەنەکانە. ڕاستەکەی بیرۆکەی کاگ ئەحمەدی شێخ کە دانرا پێشتر لەگەڵ کەناڵی کورتساتی ئازیز بە هەماهەنگی لەگەڵ ناوەندی هونەری زەنێ تاوەتوێی کارەکەمان کرد گەیشتینەوە دەرەنجامی کە کارێک بۆ کاگ ئەحمەدی شێخ کرێ. کارەکە پێش ڕیکۆردکردنی دیکۆدرامیەکان نزیک بە 6 مانگ پێشتر پلانی بۆ دانرا بوو بە هاوکاری لەگەڵ کەناڵی کورتساتی ئەزیزە. ئێمە پێمان باش بوو ئەم ئیشە کەمترین هەڵەی تیا بێ، جوانترین ئیش بێ. بۆم مەبەستە ئێمە لەگەڵ ڕاوێژکارێکی تایبەتمان بۆ دانا بۆم ئیشە کە دکتۆرە بوشرا بوو. نووسەری ئەم ئیشە کاکاروان سۆفیە لەگەڵ دکتۆرە بوشرایە ڕێکەوتن لەسەرەوەی کە سیناریۆیەکی بۆ دابڕێژرێ. دواتر ئێمە لە ناوەندی هونەری زەنێ بە سیناریۆکە ڕۆشتینەوە لێرەوە ئەوە بڵێم کە لە پشت هەموو کارە جوانەکان لێرەوە کا عەبدولغەفار لێرەوە ڕێزم بۆی هەیە کە لە پشتی هەموو کارە جوانەکانە بڕیاریەوە دراکە کاری کاگ ئەحمەد ڕیکۆرد کرێ کە چوینە سەر لۆکیشنەکان کۆمەڵی ئاستەنگمان بۆ دروست بوو. ڕاستەکەی لەو ئاستەنگانە چی؟ ڕاستەکەی مێژوەکەی زۆر کۆنە کاگ ئەحمەدی شێخ لەو ئاستەنگانە یەکێک لەوانە ئەوە بوو کە لۆکیشنێکی وامان نەبوو بگەینەوە بۆ سەردەمە. ناوەندی هونەری زەنێ بڕیاری ئەوەی دابەشی دیکۆر لە ناوەندی هونەری زەنێ کۆمەڵی لۆکیشن دروست بکەینەوە ئەنجا دەستکەین بە کارەکان. کارەکان باش ڕۆی بە پێشەوە لە ئێستاە ئامادەی بۆ پەخشکردن ئەم شەو لە ساعت 9 لە کەناڵ کورتساتی ئەزیزە بینرێ و خەڵک بەڕیاری لەسەرەیە کە کارێکی چۆنیان چۆنیە. دەستان خۆش بێت. جگە لە ئامادەی تۆرە بوشرا کە وەکو ڕاوێژکارێک لە کارەکەیە لە دیکۆدرامیەکەیە بەشدار بۆ کاری لەگەڵتانە کردو بە دەستخۆشیەوە بۆی کە ئێوە ڕاستیەکانی مێژوو نەشێوێنرێت و بتوانن وەکو خۆی گرتەکان بگوازنەوە. جگە لەوەش بنەماڵەی کاگ ئەحمەدی شێخ لەگەڵتانە ئامادەیان هەبووە بە ئاگاداری ئەوان بووە. ئەکرێت بڵێم ئەمە تا چۆن بەرپرسیارەتی ئێوەی قورستر کردووە تا کارەکە زۆر بە شێوازێکی جوانتر بگەین و بێکەم و کوڕی بێت. ڕاستێکی ئەوە لە یاد نەکەین بەڵێ بنەماڵی کاگ ئەحمەدی شێخ زۆر هاوکارمان بوون معلوماتی زۆر باشیان ناینێ لە سەرینەکە بۆی نەکەوینە هیچ هەڵەیەکەوە. ڕاستەکەی ئەوەش کە ئێمە ئەکتەرەکانمان هەڵبژارد ئەکتەرەکەی کە دەوری
کاک ئەحمەد دەبینێ هەموو وەچەی خۆیەتی کە کاکە بڵندە یەکێکە لە ناوەکانی یەکێکە لە ناوەکانی کاک ئەحمەدی شەخ بەڵێ. باشە کارە دوکومنتەرەکان زۆر جار تەنیا گواستنەوەی زانیارین ئەوەی کە لە میدیاکانی ترا ئەیبینین کە لە زۆرینەی کارەکانە ئەیبینین تەنیا گواستنەوەی زانیاریە ئەمە وەکو کارە دوکومنتاریەکان بەڵام ئەمە ئێوە ئەیکەن دۆکیۆدرامیە جیاوازێکی زۆری هەیە ئەکرێت بڵین قورسایی سەرشانیەوە چییە چۆن کارەکەن هەم وەکو لۆکیشن هەمووکو ئەو زانیاریانەی کە ئەتانوێت بەدەستی بێنن بە شێوازێکی ڕاست و دروست بتانوێت بیگوازنەوە. ڕاستێکی کارکردنی ئێمە وەک ناوەندی هونەری زەنێ و بۆ کەناڵی کورساتی ئەزیز جیاوازێکی زۆرە بینرێت. بۆ حکومەی ئێمە کە کارکردن لە کەناڵەکانی کە نامەوێت ناوی هیچ شوێنە بێنین بەڵام کارکردن لە کەناڵەکانی کە ئیشی دیکۆمنتاریە بەڵام ئیشی کارکردنی کەناڵی کورسات ئیشی دیکۆدرامیە کە ئەمە قورسێکی زۆرە بۆ سەرشانی ستافەکە هەم لە ڕووی دیزانکردنی جلوبەرگەوە هەم لە ڕووی لۆکیشنەوە گەڕانەوە بۆ چەند ساڵێک بەر لە کارەکە ڕاستەکەی جیاوازێکی زۆری هەیە کە زیاتر کەناڵەکانی کە ناتوانن ئەمە بکەن ئەوەیە کە کارەکە فەرقەکەی زۆرە لە جاو دیکۆمنتاری و دیکۆدرامی فەرقی زۆرە دیکۆدرامی ئەبێت چەند مەشەدێ دروستکەیتەوە بۆ کارکتەری کاتە یان کە لەسەر هەر شخصیاتێکی کارانەوەی کە نەمە دیکۆدرامی بەڵێ ئێمە ناوەندی هونەری زەنێ نزیک بە 4 ساڵە لەگەڵ کەناڵی کورساتی ئەزیزە بە هەماهەنگی کار دەکەن و زیاتر لە 90 کاری دیکۆدرامی بەرهەمێنراوە کە ئەمە جێشانازیە هەم بۆ ئێمە وەک بەرهەمێنێت شوێنەکە بۆ بتوانێت ئەم ژمارەیە تەسەوەر ناکەم هیچ کەناڵێک هەبێت لە کوردستان بۆ مدەی ئەو زەمەنیە زیاتر لە نەوە کاری دیکۆدرامی بکە نەک دیکۆمنتاری ئاسانە توانن جێگاکانی کە بکرێ کۆمەڵێک وێنەی ئەرشیفیکۆکەیتەوە لەگەڵ تێکسێکا و ئیشەکە ئاکرێ بەڵام ئەمەی ئێمە قورسەکەی ئێمە ئەوەیە کە کاری دیکۆدرامی بۆکەین یعنی هەر ئیشێکی ئێمە 5 خولەک 56 خولەکە وەک کورتە فلیمێک وایە فلیمێکی درێژ وایە کە ئەکرێ بۆ ئێمە کاری دوکومنتاری و دیکۆدرامی لەسەر شاشەی کورسات تازە چاوەڕوانیە کە لەلایەن بینەرانەوە لە کورساتیان ئەوێت پێم بڵێم هەمانگیە چۆن بەردەوامی هەیە لەگەڵ ناوەندی هونەری زەنەیە ئەم لێک تێگەشتنە چۆنە و چۆن کارەکەن کورسات چی لە ئێوە ئەوێت و ئێوە چی جێبەجێەکەن ڕاستەکەی کەناڵی کورساتی ئەزیز مۆدلێکی تایبەتی داناوە یعنی کە کارێکی دیکۆمنتاریە کرێ بێت درامی تێڵێ کە بیرۆکەی ئیشەکەیەتە پێشەوە شێوازەکەی لە بینی کورسات و لە بینی ناوەندی هونەری زەنەیە هەمانگیەکی باشەیە لێک تێگەیشتنێکی زۆر باشەیە لە بینمانە کە کارێک داوا ئەکا هەم ئێمە بیرۆکەیەک تەرحەکەین بۆ کورساتیان کورسات بیرۆکەی بۆ ئێمە تەرحەکە لە ناوەندی هونەری زەنەیە کۆبوونەوەیکی لەسەرە کرێ هەم لەلایەن بەرەوبەرەوە هەم لەلایەن نووسەر و دەرهێنەرەکەشەوە ئێمە ئیشەکان پلانی بۆ داوانین و کارێکی واکەین کە کورساتی ئەزیز بە دڵی بێ دڵنیام بینەرانی شەم کارانی کورساتیان بەدڵە دەستان خۆش بێت وەکو کاری دیکۆمنتاری و کاری دیکۆدرامی پێش بەرنامەکە گفتوگویەکمان کرد باسمانە چۆن کەسایەتیە کرد کە پێویستە کاریان بۆ کرێ بەڵام وتە پلانەکان زۆرە بەڵێ پلانەکان زۆرە ئەکی دەوەی کە کاری دیکۆدرامی بۆ کرێ بەڵام ئیتر لە پلانایە وردە ستێپ کەسەکانی کە ژیانە ناوە ئێستا ئیشەی کاک ئەحمەد یەکێکە لەوانی کە هیچ کەناڵێک نەیتوانیوە ئیشی لەسەر بکە لە هیچ میدیایەکی کوردیا ئیش لەسەری نەکراوە کە کەناڵی کورساتی ئەزیز کردوێتی ئەوەندە قورسە دەستبردن بۆ کەسایەتێکی لەو جۆرە ئەچیت قورسە لەبەرەوەی مێژوویەکی زۆر کۆنی هەیە تۆ 200 ساڵ زیاتر بگەڕیتەوە دواوە بتوانی هەم لۆکیشن دروستکەی هەم کەسایەتیەکان بە ڕوخسار هەم بە جلوبەرێک بە ئەکسسوار بیگەڕێنیتەوە ئەو سەردەمە کە دەستگی بکەیتەوە باشە کاگڕند بە دەرفەتی زانم باسێکی گرنگی ئەم دیکۆمنتاری و دیکۆدرامیانە بکەم بۆ ئەم جیلەی ئێستا کە ڕەنگە زانیاری چەواویان لەسەر ئەم کەسایەتیانە نەبێت ئاکرێت بڵێن گرنگێکی زۆر باشی هەیە ئەکید گرنگێکی زۆری هەیە چونکە جیلی ئێستا زۆر حەزی بە خوێندنەوە نییە تۆ لە ڕووی مێژووە بگەڕێتەوە بە خوێندنەوە بیکە ئەبێ ئێمە کاری ئاوایان بۆکەین وەکو دیکۆدرامی پیشانیان بینەوە کە مێژووی ئێمە چی بۆ کورد چی بۆ لە پێشە ئەبێ بەم شێوازە و بەم دیکۆدرامیانە بیکەینە بەردەمیان لەبەرەوەی بێ ئاگا نەبن لە مێژووی پێشخۆیان چۆن نەبوو باشە بەڕێز دووکو دەرهێنەر کاتێکی زۆر لەگەڵ ئەم دیکۆدرامیە ژیاویت باشە چەند مانگێک خەریک بوون بۆی کە کاری وێنەگرتن بۆ ئەمە بکەن و پێشتر پلانتان هەبوو و گفتوگۆ لە ناو خۆتانە هەبووە پێم بڵێ
خاڵی جەوهەری یان تاکە خاڵێک کە زۆر کاریگەری لەسەر تۆ هەبێت لەلایەن کاک ئەحمەدی شێخەوە لەسەر کەساتی کاک ئەحمەدی شێخ لای تۆ بەجێ مابێت و بیرت نەچێتەوە چییە؟ ڕاستەکەی ناوی کاک ئەحمەد کە چەند ساڵ نزیک بە 137 ساڵ لەمە پێش کۆچی دوایی کردەوە بەڵام ئێساش ناوەکەی هەرماوە یعنی ئێمە لەگەڵ هەچ کەسێکا لێ دوانمان وەرگرت ژیانەکەی لە بەرێتی یان کەسایەتێکی وا گەورە گونا حتا ئێستا ئیشی بۆ نەکراوە تا ئیشی بۆ نەکرا تا ئێستا ئیشێکی وای بەم جۆرە کاری بەم جۆرە کاری بینەر چاوەڕێی چی بکە کاک ڕەنج ئەم شەو چیە بینن بینەر تەسەوەرەکەم چاوەڕێی ئەوە بکەن کە کارێکی زۆر جوانی نەبیندراوە بینن لە شاشە جوانەکەی کورسات باشە دەستی خۆش بێت کاک ڕەنج زۆر خۆشحاڵ بووین یەک پرسیارم هەیە و بەڵام زۆر بە کورتی وەڵام بیتەوە هاوکاری خەڵک چۆنە جاری وای ئێوە لە ئێستا ئەمەی کە ئەیبینین پێویستان بە ژمارەیەکی زۆر لە ئەکتەرێکە ڕۆ ببینن لە کارەکانتانە خەڵک چۆن هاوکاریتانە بێت ڕاستەکەی کە ئێمە ئاچین بۆ لای هەچ کەسی ئەمانوێت لە دوانێکی لێوەرگرین بۆ دیکۆدرامەکان یەکسەر زانێ لە کورسات دابەزێ چونکە فۆرمێکە تایبەت کراوە بە کورسات کە باسی دیکۆدرامیەکەی نەبێت کورسات یەکسەر لە پێشەوە بێت پێشەنگ بێ بۆ ئەوانی کە قسەی تێیاکەن لێوێ بەڵێ دەستی خۆش بێت پلانی تازە هەیە دوای کارەکەی پلانی دوکۆدرامیە بەڵێ پلان هەیە لە باسی نەکەین با مفاجأ بێ بۆ ئەوانی کە چاوەڕێن لە کورساتەوە ئیشی جوان ببینن دەستی خۆش بێت سپاس بۆ تۆ کاک ڕەنج زۆر خۆشحاڵ بووین سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوونت